بە گوێرەی ئەو کاتەی دیاری کراوە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان کەمتر لە 2 مانگی ماوە، بەڵام ئەوەی تاکو ئێستا یەکلایی نەبووەتەوە بۆ ئەنجامدانی ئەو پرسە کاراکردنەوەی پەرلەمان و چۆنێتی بەشداریکردنی ناوچە دابڕێنراوەکانە. ڕیفراندۆم بەبێ 2 بابەتی سەرەکی هیچ مانایەکی نامێنێت. یەکەم کاراکردنەوەی پەرلەمان بۆی بەپێی یاسا ڕیفراندۆم بکرێت، دووهەم ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانیش ناوچە کێشە لەسەرەکانیش بگرێتەوە، چونکە لە 100% هاوڵاتیانی هەرێمی کوردستان مەگەر مەسائلێکی اقتصادی و بژێوی ژیانیان تێک چووە لەگەڵ ڕیفراندۆم ئەگەرنا هەمووی لەسەرێتی و ئەو خاکانەی کە خاکی دەرەوەی ناوچەکانی ئیداری هەرێمی کوردستانەوەتی خاکی هەرێمی کوردستان هیچ مشکلێکیان نییە لە ڕووی خاکەوە، سەر بە ئیداری حکوومەتی هەرێمی کوردستانن. مشکلەی ئێمە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانە کە پێویستە ئیسیفتا ئەوانش بگرێتەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت ئەنجامدانی ڕیفراندۆم مافی هەموو خەڵکە و مڵکی تەنها لایەنێک نییە، بۆیە ڕای وایە بۆ سەرکەوتنی ئەم پرسە گرنگە پێویستە لایەنە سیاسەکان بگەنە ڕێککەوتن و هەمووان تێیدا بەشدار بن. هەموو لایەنە سیاسیەکان تێیدا بن بە تەوافقی سیاسی بکرێت باشترە لەوەی کە بتوانین هەمومانە ئایندەی هەمومانە باشتر و سەرکەوتوتر و بەهێزتر دەبێت. بڕیار وایە لە 25 ئەیلولی ئەمساڵ ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت، بەڵام ئەوەی تاکو ئێستا جێگەی نیگەرانی خەڵکە ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکان و باشنەکردنی دۆخ و ژیانی هاوڵاتیانە، بۆیە داوا دەکرێت پێش ئەنجامدانی ئەم پرسە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد نێوماڵی کورد ڕێک بخاتەوە. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.